هەڵمەتی نەمامچاندنە بۆ ڕێزگرتن لە گیانی مامۆستا سێبور ئیبراهیم. ئەو مامۆستایی شارۆچکەی حاجیاوە کە ساڵانێکی زۆر خزمەتی بواری پەروەردە و فێرکردنی کرد کە سوکارەکەی بۆ ڕێزگرتن لە ژیانی بە ئەندازەی ساڵەکانی تەمەنی 38 نەمامی جۆری ناروەندیان چاند. بیرۆکەیەکە بۆ لە ماوەی ساڵانی ڕابردوودا کە لە حاجیاوە ئەم بیرۆکەوە پەری پێدراوە، ئەویش ئەوەیە لە لە کۆی مردنی ئازیزانماندا دەتوانین بەقە ساڵەکانی تەمەن ئەوەندە نەمامە بچێنین. مامۆستا سێبوریش مامۆستایەکی بە ئەزمون و پەروەردەکارێکی بە توانای شارۆچکەکەمان بوو. بەداخەوە لە تەمەنێکی گەنجێتیدا بەهۆی نەخۆشیەوە بەجێ هێشتین. ئێمەش وەکو بنەماڵەوە کە سوکاری مامۆستا سێبور کە ئەم نەریتە چەند ساڵەکە دووبارە دەبێتەوە بۆ مردنی ئازیزانمان نەمام دەنێژن. ئێمەش بە قەت ساڵەکانی تەمەنی کە تەمەنی 38 ساڵ بوو بڕیارماندا بەشدار بین بە چاندنی 38 نەمان بۆ ڕوحی پاشی مامۆستا سێبور. کارەکە بیرۆکەی چالاگوانێکی بواری ژینگەیە لە پێناو سەوزکردنی ژینگەی شارەکەیان و زیادکردنی ڕێژەی سەوزایی. تا ئێستا بۆ 32 کۆچکردووی شارەکە هەڵمەتی نەمامچاندنیان ئەنجام داوە. ئەمڕۆ ئێمە دەمانوێت چالاکێکی ژینگەیی بۆ ڕۆحی کۆچکردوو مامۆستا سێبور ئەنجام دەین. دیارە ئەمە 32می چالاکی ژینگەیەکە من بۆ ڕۆحی کۆچکردوان ئەنجام دەدەم. من خۆم خاوەنی فکرم هەمانە ئەو بیرۆکەمە، بیرۆکەی چاندی نێمان بۆ ڕۆحی کۆچکردوان. بیرۆکەشتان ساڵێکە بەردامی میشی لەسەر دەکەم و بۆ خۆم کە زیاتر لە 80,000 نەمام چاندووە، بەڵام ئەمە 32مین چالاکیەکە تایبەت بێ بە کۆچکردوان. دیارە گرنگی ئەو چالاکیانە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بە تایبەتی لە قەزای حاجیاوە زۆر باشە، لەبەرەوەی لێرە ژینگەکە زۆر خراپە، ژینگەی زۆر پیسی هەیە، هەتا نەمام زیاد بچێنرێ باشە، لەبەرەوەی هەم ڕێژەی سەوزایی زیاد دەبێ، هەمیش کەشوها خۆش دەبێت و ڕێژەی زیاد دەکات. ئەگەری بارانبانی زیاتری هەیە خەڵک زیاتر لە نەخۆشی دوور دەبێت. وەک نەریتێک لەلایەن خەڵکی حاجیاوەوە بۆ سەوزکردنی ژینگەی شارەکەیان و ئاسوودەکردنی ڕۆحی کۆچکردوەکانیان بە ئەندازەی تەمەنی کەسەکان نەمام دەچێن و تا ئێستا بەو بۆنەیەوە زیاتر لە 1500 نەمامی جۆراوجۆریان چاندووە. خالید ئەحمەد کورسات، حاجیاوە.